ئیتوم لێ دیارە. یاریزانەکەم لە پێنج خولە گەورەکەی ئەوروپایە؟ بەڵێ. یاریزانەکەی من لە خولی ئیسپانیا. نەخێر. یاریزانەکەی من چامپیۆنز لیگی هەیە؟ چامپیۆنز لیگی نییە. یاریزانەکەی من لە خولی ئیتالیا. نەخێر. یاریزانەکەی من مۆندیالی هەیە؟ بەڵێ. یاریزانەکەی من مۆندیال هەیە؟ نەخێر. باشە. یاریزانەکەی من لەگەڵ ڕۆناڵدۆ لە یەکتیب یاری کردووە؟ لەگەڵ ڕۆناڵدۆ لە یەکتیب یاری کردووە بەڵێ. یاریزانەکەی من لە پریمەر لیگ یاری کردووە؟ بەڵێ. یاریزانەکەی من لە خولی ئیسپانیا یاری کردووە؟ نەخێر. یاریزانەکەی من بەردەوامە لە یاریکردن؟ بەڵێ. یاریزانەکەی من لە تۆپچاری خولی ئیتالیا؟ بەڵێ. نزیکت کردەوە. زۆر باشە. گوتمان یاریزانەکەی من مۆندیالی نییە لە خولی ئینگلیزی یاری دەکات ئێستاش بەردەوامە لە یاریکردن. یاریزانەکەی من هێرشبەرە؟ نەخێر. یاریزانەکەی من لە میلانەکانە؟ بەڵێ. بەڵێ. یاریزانەکەی من پریمەر لیگی بردۆتەوە؟ زۆر زۆر. بەردەوام لە یاریکردن پریمەر لیگی بردۆتەوە. یاریزانەکەی من لە ئەنتەرە؟ نەخێر. ئەوکەی دێتەوە. باشە. یاریزانەکەی من کاپتنی تیپەکەیەتی؟ کاپتنێتی وڵای زۆر ئەوم نییە وەبزانام کاپتنێتی وەبزانام زۆر کاپتنێتی غەڵەت نەبووم کاپتنێتی. یاریزانەکەی من ئەوە لە ئێسی میلانە هێرشبەرە؟ نەخێر. یاریزانەکەی من ئەوە پرسیاری هێرشبەرم کرد بازارە تیپەکە دیاری بکەین. یاریزانەکەی من لە ئەوەی بردۆتەوە زۆری بردۆتەوە چێ بردێتەوە زۆرترینش لە مانچستەر سیتیە؟ بەڵێ. زۆر باشە. یاریزانەکەی من کڕواتیە؟ نەخێر. یاریزانەکەی من گوتمان هێرشبەر نییە هێڵی ناوەڕاستمە لەو سەر با دەست پێ بکەین لە دڵی بەرگریە؟ بەڵێ. زۆر باشە. ئێسی میلان ناوەڕاست چێ هەیە؟ یاریزانەکەی من فەڕەنسیە؟ بەڵێ. یاریزانەکەی من ئینگلیزیە؟ بەڵێ. هەنێ جنسی ئینگلیزی لەگەڵ هەڵبژاردەی ئینگلترای زۆر باشە. فەڕەنسی لە ئێسی میلان یەک یاریزانە. ڕابیۆت یاریزانەکەم؟ تا وەڵامەکەت ڕاستە نزیک بووم. جۆن ستۆنز یەک ئەوە مابوو بەڵام باش بوو. ئەم دەمیست ئەوزارە بۆیە دڵنیام کردووە لەوەی کە بزانم جنسیەکەی چییە. زۆری هەیە لە بەرگری ئەستۆنز وت بە. وەڵی ویستم بریم ڕۆبن دیاس کە ئەویش کاپتنە. ئەگەر ئەو یاری نەکە ئەو کاپتنیە تاو دەست خۆش بێ.